بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان ئازیزان لە هەر کوێیەکی دنیا هەن سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خۆی تەبارەک وتەعالاتان لێبێت. دەمەوێت لە وڵاتی بەریتانیاوە بینە خزمەتتان و باس لە چەمکێکتان بۆ بکەین کە چەمکی پاداشتە. بە معنایەکی تر ئیسلام ئاینی پاداشتە. ئەگەر ئێمە سەیری ئاینەکانی تریش بکەین، سەیری تەورات بکەیت و سەیری ئینجیل بکەیت، سەیری قورئانی پیرۆز بکەیت، هەموو پەیامە ئاسمانیەکان پاداشت چەمکێکی ئەساسیە لە پەیامەکانە. بۆیە خی پەروەردگار هەمیشە وعدی بە ئینسانەکان داوە هەر کارێکت کرد لە بەرخوا لە پێناوخوا بۆ خوا پاداشتێکی گەورەی لەسەر وەردەگری. ئەو تەخوای تەبارەک وتەعالا دەفەرمێت فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. وتا خۆشەویستان مثقالە زەڕەیەک لای خۆی تەبارەک وتەعالا ون نابێت پاداشتی لەسەر وەرەگریت، بە هەمان شێوە مثقالە زەڕەیەکیش خراپە ون نابێت سزای لەسەر وەرەگری. بۆیە زەرورە ئێمە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە ئاگامان لە کردەوەی باش بێ، ئاگامان لە خێری زۆر بێ، ئاگامان لەوە بێ زۆرترین خەیر بکەین، زۆرترین قسەی چاک بکەین، زۆرترین بڕۆینە خزمەتی قورئان، زۆرترین نوێژەکانمان لە کاتی خۆیان لە جەماعەتا بیکەین. بۆچی؟ بۆی زۆرترین پاداشی لەسەر وەرگریت، چکە لە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆرترین پاداشت وەرەگریت. خۆشەویستان خی تەبارەک وتەعالا دوایەوەی کە ڕێزی لە ئینسان ناوە بڕیاری و فەرمانی خی پەروەردگار ئەوەیە لە هەموو چاکەیەکی ئینسان پاداشتی زۆری بداتێت. تەسەور کە تۆ جارێکان حەسەنەیەک ئەەکەی، قسەیەک ئەەکەی، شتێک ئەەکەی، ئستەغفیرڵڵایەک ئەەکەی، خی تەبارەک وتەعالا باخێکی لە بەهەشتا بۆ کردویت و دارێکت لە باخەکەتا بۆ ئەچێنێت. لەگەڵەوەشدا ئەم خی پەروەردگارە هەر ئینسانێک لە ئێمە دوو مەلایکەتی بۆ داناوە. إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. بۆیە زۆر زەرورە گەر ئێمە سەیرکەین و بڕوانین پاداش لەسەر هەموو کردەوەکانمان وەرەگرین. بۆیە خی پەروەردگار ئەم مەلایکەتە ئازیزانەی بۆ داناوین بۆ ئەوەی پاداش لەسەر قسەکانمان وەربگرین. ئەو قسانەی کەوا دەیکەین، ئەو گفتارانەی کەوا دەیکەین، ئەو کردوانەی کەوا دەیکەین، هەر هەمووی پاداشتی لەسەر وەرەگرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگی دەدا بۆی کە سەحابەکانی لەسەر ئەوە ڕابێنێت، براکانی کە ئێمەین لەسەر ئەوە ڕابێن کە زۆرترین کردەوەی چاکە بکەین لەناو خەڵکە. و هەروەها سەیرکەن ئازیزان خۆشەویستان، نمونەیە وڵاتانەتان بۆ بێرینەوە. لەم وڵاتەیە تەسەورکەن خۆشەویستان ئەو کەسانەی کە تازە دێنە ئەم وڵاتە سیرکە چەند پاداشت دەدەنەوە بەبێ ئەوەی ئەوانی دیشێکیان بە تۆ بێت. ئەوانەی کە لەم وڵاتانەوە دێن بۆ ئەوانەی کە لە وڵاتەکانی ترەوە دێن و لەم وڵاتە بن بە ئەسایلم سیکەیان بن بە ڕفیوجی یان ئەوەی کە تازە دێت و لەم وڵاتە دەمێنێتەوە. تەسەورکەن ئازیزان ئەم وڵاتە ئەو هەموو پاداشتەی هەیە بەرامبەریان، خانووی دەداتێ، خزمەتی دەکا، سیستمی تەندروستی بەلاشە، سیستمی خوێندنی بەلاشە، یارمەتی دەدا، موچەی بۆ دەبڕێتەوە، هەموو ڕێزێکی لێ دەگرێ مقابل بەچی؟ مقابل بۆی تۆ باش بی بەرامبەر بە ئەمان، مقابل بەوەی کە تۆش پاداشتی ئەوان بە باشە بدەیتەوە. بەڵام وەکو چۆن لە ئاەتەکە خی پەروەردگارە فەرمێت میسقالە زەڕێ چاکە ون نابێ و خراپەش ون نابێ، لەم وڵاتانە هەر کەسێ خراپە بکە چۆن پاداشتیان یەکسانە سزاشیان هەر یەکسانە. بۆ نەخراپەیەک ئەگەر ئینگلیزیەک بیکایە، کوردێک بیکایان، عەرەبێک و پاکستانیەک بیکە هەروەکو یەک پاداشتی خراپەکەیان وەرەگرن و کە سژنەوەیان محکەمەیە. چاکەکانیشمان بە هەمان شێوە. لەم وڵاتە ڕێز لە هەموو کەسێک دەگرێ، پاداشتی هەموو کەسێکیش دەدرێتەوە بەوەی کە ئەتوانێت شەکەی بکە. ماوەیەک پێش ئێستا ئێمە سپاس بخوا لەم وڵاتە توانیمان پاداشتی ئەم وڵاتە بینەوە، پاداشی سیستمی ئەم وڵاتە بینەوە. لە ساڵی پارە گەربیتان بێ ئازیزان کۆرۆنا چەندە تا ئێستا ژەرماوە، بەڵام کۆرۆنا لەم وڵاتە بە تەواوی سەکتەرەکانی ژیانی پەک خست، خەڵک هەمووی ڕۆشتە ماڵەوە. لەم وڵاتە ڕێژەی پیریان زۆرە، پیرەکانیان وا بوو نەیانەتوانی بڕۆن بازاڕی بکەن و حکوومەتیش دەیوت لە سەروی 6 ساڵەوە بۆی نێبێتە دەرەوە، زۆر بەشیان بە تەنها بوون. بۆیە بانگەوازێکیان کرد وتیان ئێمە دەمانەوێت خەڵک بێت یارمەتیمان بات بۆ ئەوەی ئەو داوا و دەرمانانە هی پیرەکانە یان خواردن و خواردنەوەیان دەوێت یارمەتیان بدرێت و بچی بدەیت لە دەرگاکەن لەبەر دەرگاکە بۆیان دانەی. سپاس بخوا ئێمە توانیمان پاداشتی ئەم وڵاتە بدەینەوە. زۆربەی مسلمانێکی زۆر لە سایتی NHS تەندروستی ئەم وڵاتەیە ڕیجستەری کرد و ناوی خۆی تۆمار کرد و بووین بە کەسێک لەو کەسانەی کە بتوانین پاداشتی ئەم وڵاتە بینەوە و خزمەتی ئەم وڵاتە بکەین، بە تایبەت ئەو پیر و پەکەوتانیان کەوا لە ماڵەوە بوون و بۆی کۆرۆناوە نەهاتنە دەرەوە. بۆیە بەڕاستی هەر کارێک دەیکەین، هەر ئیشێک دەیکەین، هەر قسەیەک دەیکەین
بزانین خوای تبارک و تعالی پاداشمان لەسەری دەداتەوە. زۆر گرنگە ئێمە ئەوە مامەڵە لەگەڵ دینەکەمان بکەین، مامەڵە و مامەڵێکی تەندروست لەگەڵ خەڵکا بکەین. هەر کەسێک ڕۆژێک چاکەیەکی بەرامبەر کردویت، هەر کەسێک ڕۆژێک کە یارمەتی دەرت بووە لە هەر کارێکی ژیانتە پێویستەکە پاداشتی بیتەوە، ئەگەر بە تەلەفۆنکردن و هاڵپرسینێکیشی بوو بێ، ئەگەر بە مەرحەبایەکی بوو بێ. بۆیە زۆر زەرورە ئازیزان خۆشەویستان لەم مانگی ڕەمەزانە مانگی پاداشت و مانگی لێخۆشبوونە، مانگی کردەوەی جوان و چاکە. پاداشتی ئەو کەسانە بەرەوە کەوا ڕۆژێ لە ڕۆژان یارمەتیان داوی، ڕۆژێ لە ڕۆژان خزمەتیان کردووی. بەچی؟ بە هەواڵپرسینێک، بە سەردانێک، بە یارمەتیەک، بە دڵخۆشبوونێک، بە لێخۆشبوونێک، بەوەی کە تۆ ئەتوانی بەرامبەر ئەو پاداشتی بیتەوە. جاری وا هەیە کارەکە پاداشتەکە دیاری دەکا. جاری وایە ئینسانێک کارێکی گەورەی بۆ کوردی پاداشتی ئەو پێویستی بە مادە نییە، بەڵام پێویستی بێ بچی ئامۆژگاریەکی بکەیت، بچی نەسیحەتێکی بکەیت، بچی چوار قسەی باشی بۆ بکەیت. چونکە ئێمە هەمومان بەیەکەوە لەم وڵاتە لەم دنیای لەم سەرزەویە خۆی تەبارەک و تەعالی دروستی کردین بۆ بەندایەتی و عیبادەتکردن بۆ خۆی پەروەردگار. برایەکت یارمەتیەکی پێویستە، پاداشتێکی پێویستە بچۆ دەستی بگرە بیهێنە بۆ مزگەوت، خزمەتی بکە، ڕێزی لێ بگرە. ئاینی پیرۆزی ئیسلامی جارێکی تر بەگویا بخوێنەرەوە، جارێکی تر بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلامی بۆ بکەرەوە، بۆی بتوانێت ئەویش وەکو تۆ بەرەکەتی مانگی ڕەمەزان و بەرەکەتی خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامی بەربکەوێت. ئێمە خۆی پەروەردگار لە دینەکەمانە بەم شێوازە بۆمان هاتووە، ئەو هەموو ڕێزەی لێگرتوین، ئەو هەموو پاداشتەمان دەداتەوە و معلومیشە خۆی تەبارەک و تەعالی پێویستی بەکردەوەی ئێمە نییە، بەڵام پاداشمان دەداتەوە لە بینی خۆمانە کاتێ یارمەتی یەکتری دەدەین، پاداشمان دەداتەوە کاتێ یارمەتی دراوسەیەکمان دەدەین، کاتێ یارمەتی خزمێکمان دەدەین، کاتێک کە تەسەور کە تۆ بە دایک و باوکت باشەبی گەورەترین پاداشتی لەسەرە. تۆ بۆ خزم و کەسوکارەکەت باش دەبی گەورەترین پاداشتی لەسەرە. تۆ بۆ دراوسەکەت باشەبی گەورەترین پاداشتی لەسەرە. سیارەکەت جوان لێ ئەخوڕیت و ڕێز لە یاسا ئەگری پاداشتی لەسەرە. احترامی خەڵکەگری پاداشتی لەسەرە. قسەی جوان ئەەکەی ڕووخۆش ئەبی ڕێز لە خەڵکەگری پاداشتی لەسەرە. بۆیە میثقالە ذەڕەتین خەیرە یەرا ئەبێت لەگەڵ ناخمانە ببێ بەکردار بۆ هەموو هەڵسوکەوتەکانمان. هەرچی هەڵسوکەوتی ژیانمان هەیە ئەو میثقالە ذەڕەتین خەیرە یەرە شمولی دەکا و دەیگرێتەوە. هەر کارێک دەکەی، هەر جوڵەیەک دەکەی تێکەڵاوە لەگەڵ پاداشتی ئیلاهیە. ئێمە دەبێت ئاوا لە ئیسلام و ئاوا لە دین و ئاوا لە شەرع و ئاوا لە بانگەوازی محەممەد تێبگەین. داواکارم لە خۆی پەروەردگار لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە باشترین و چاکترین پاداشتمان بداتەوە. هەروەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا وصف رمضان دەفەرمێ من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەمە گەورەترین پاداشتی خوایە، گەورەترین خەڵاتی خوایە بۆ کەسانێکەوە بە ڕۆژوو دەبن. هەر کەسێک ڕەمەزان بگرێت بە ئیمانێکی باش و تاوا بۆ خوای پەروەردگار، خوای تەبارەک و تەعالی لە گوناهەکانی لەوە پێشی خۆش دەبێت. ئەمە چ پاداشتێکی گەورەیە. سەیری پاداشتی نوێژەکانت کە تا ئێستا لە نهێنی پاداشتی نوێژەکانت تێگەیشتووی. لە نوێژێ بۆ نوێژێ خۆی تەبارەک و تەعالی بینی ئەو نوێژەت خۆش دەبێت. لە ئەوە بەو شێوازە هەموو نوێژەکان نوێژێکت چوو بێ جمعەی بۆ داناوی، جمعەیەکیشت چوو بێت خوای گەورە خەڵاتێکی گەورەتری بۆ داناوی کە مانگی ڕەمەزانە ساڵ بۆ ساڵ دێتە پێشەوە. بەم شێوازە خوای گەورە پاداشمان دەداتەوە. بۆیە دەبێت بەم شێوازە لە دینەکەمان تێبگەین و بەو شێوازەش بیکەین بەکردار. پاداشتی ئیلاهی خوای پەروەردگار ڕەبتی بە ژیانی ئاستایی ڕۆژانەی خۆمانەوە هەیە. هەر کەسێک کە ئەتوانێت یان هەر کەسێک کە بڕیاری داوە، کەسێک کە ئازارێکی داوی، کەسێکە ناڕەحەتی کردووی، کەسێکە بێتاقەتی کردووی، بڕۆ بۆ لای لەبەر خوا لێی خۆش بە چکۆم مانگی لێخۆشبوونە بۆ لەبەری تۆ پاداشتێکی گەورەی خوای پەروەردگاری لەسەر وەربگری. ئێمە دەبێت بگەڕین لەم مانگی ڕەمەزانە لە هەر کوێ دەتوانی خەیرێک بکەیت، لە هەر کوێ دەتوانی قسەیەکی باش بکەیت، لە هەر کوێ دەتوانی دەستی کەسێک بگری، لە هەر کوێ دەتوانی یارمەتی هەژارێ بی، نەدارێ بی، لێ قەوماوێ بی، بڕۆ بەدەمێەوە بۆی پاداشتێکی گەورەی خوای تەبارەک و تەعالی بەر بکەوێت. مانگەکەمان کە تێیدا دەژین ئێستا مانگی لێخۆشبوونی هەموو تاوانەکان و مانگی پاداشتە، مانگێکە کە خوای تەبارەک و تەعالی خۆی دەفەرمێ الصوم لي وأنا أجزي به لە فەرموودە قودسیەکەیە کە ڕۆژوو بۆ منەوە خۆشم پاداشتی ڕۆژەوان دەدەمەوە. پاداشتی ئێمە پاداشتێکی زۆر گەورەیە لای خۆی پەروەردگار. داواکارین لە خۆی پەروەردگار بە عەزەمەتی و بە گەورەی خۆی پاداشمان بداتەوە کە بە ڕۆژوین بۆ خۆی پەروەردگار یارمەتی دەرمان بێت، عاقیبەتمان خەیر کات، لە گوناهەکانمان خۆش بێت، لە گوناهی دایک و باوکمان خۆش بێت، شیفای نەخۆشێک ئەوانەمان با کە نەخۆشن و هەروەها هەمووشمان بەیەکەوە لە بینی یەکە پاداشتی چاکەکانمان بەرامبەر بە یەکتری بدەینەوە. تا حەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.